چەند ڕۆژێکە بەشێک لە کرێکارانی کۆمپانیایەکی پاککەرەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دژی کەمکردنەوەی موچەکانیان بایکۆتی کارەکانیان کردووە و بەو هۆیەوە زبل و خاشاکێکی زۆر لە کۆڵان و ناوبازار و بەردەم دوکانەکان کۆبووتەوە. ناڕازایمان ئەوەیە کە موچەکانمان ببێتەوە 500,000 نەک کەم کرێ ببێتە 250,000. هەڵوێستمان بەردەوامی بایکۆتە هەتا ئەو دقەیە کە دەڵێن موچەکانتان وەک خۆی لێ دەکەینەوە بە بەڵگەنامەی ئاواهی. هاوڵاتیانی شوێ ڕایپشگیریان لە داواکاریەکانی ئەو کرێکارانە کەڵەکەبوونی ئەو ڕۆژێ زۆرەی زبل و خاشاک بە مەترسی بۆ سەر ژیانیان دەزانن. بەڕاستی لە هیچ وڵاتێکدا ینی نەبووە کرێکارانی ژینگە پارێزی ئەنی پاکەرەوە ڕاستی پێ بڵم بەو شێوە غەدر لە مافەکانیان بکرێت. ئێمە وەکو کاسبکارانی شارەچکەی حاجیەوە ئەنی پێداگری لە مافەکانیان دەکەین دو ئەوەی ئەو زبل و خاشاکەی کێساکانە لە شارەکەیدا کۆبووتەوانێ ئەمە کارە ساتە چکە لەبەر ئەوەی ئێستاکانە وەرزی کەشوهەوا وەرزی سەرمایە ئەگە وەرزی گەرما بووە ئێستاکانە کارە ساتێکی زۆر گەورەی دروست دەکرد بۆن و بەرامێکی زۆر ناخۆشی بڵاو دەکردوانێ نەخۆشێکی زۆر کوشندەش بەناو هاوڵاتیاندا بڵاو دەبوو زەرەر و زیانێکی زۆر بە هاوڵاتیان دەگێت لەبەرەوەی لێ ئێستادا بەڕاستی خۆڵ و خاشاک زۆرە لە ناو شارەکەمان هیوادارم بە زووترین کاتگەڕنەوە سەرکارەکانیان لەبەرەوەی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر هەیە. وەکو دەبینین کرێکارەکان بەڕاستی غەدریان لێ دەکرێت کە موچیان زۆر کەم بۆتەوە و گرفت بۆ ئێمەش دروست بووە کە دەبینین نازانین بەڕاستی ئەو پاژما و خاشاکە لەکوێ فرەدەین. هەموو ماڵێک پۆستی زبڵی ئازرە بەڕاستی لە بەردەم ماڵان فڕی نەدا. ئەو کۆمپانیایە ماوەی 4 ساڵە لە ڕێگەی 636 کرێکارەوە ئەرکی پاکردنەوەی شار و شارۆچکەکانی ئیدارەی ڕاپەڕینی لە ئەستۆ گرتووە و دوای کەمکردنەوەی موچەی کرێکارەکانی لە 400,000 دینارەوە بۆ 250,000 دینار بەشێک لە کرێکاران بایکۆتی کارەکانیان کردووە و بەو هۆیەوە زبل و خاشاکێکی زۆر لە کوچە و کۆڵان و ناوبازار کۆبووتەوە و مەترسی تەندروستی و ژینگەی بۆ سەر هاوڵاتیان دروست کردووە. عەبدوسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.